عبدالقادر محەممەد کەریمم موالدی 1950 لە تەمەنی 12 ساڵیمەوە ئەم کاراکەم شاگردی کاگڕەفیق بووم من چەند ساڵ لە لای کاگڕەفیق بووم دوای ئەوە 51 ساڵیشە لەم دوکانەی خۆمە ئیژەکەم هەر لە عینەن ئەم شوێنەی کە ئێستایشی لێکم هەر لێرە ئیشم کردووە 51 ساڵی کاری وێنەگرتنەکەم کارێکی زۆر خۆش بووە بەنسبەت خۆم و بە مناڵیش پێشەوەش ئێمە لە تایفەیەکی من کوڕزای وەستاکەریمی دارتاشم کە هەمووی هەر بە دارتاشی هاتوون بەڵام من بە وێنەگری و مامێکیشم بە فیتەری بەنسبەت ئەم ئیشەی منەوە ئیشێکی زۆر خۆش بووە زۆریشم پێخۆشە لەگەڵ ئەوەشە من کارێکی زۆرم کردووە خزمەتی کێم شارم بە قەناعەتی خۆم خزمەتی کەم شارم کردووە خزمەتێکی کەلەپوری ئەم شارە من وام کردووە کە نەفەوتێ. باپیرم لە داریکەلی ئیشی بۆ شێمەحموود کردووە لە بەهارەوە هەتا پاییز لەوێ بووە خەریکی ئیشی کاری دارتاشی بووە دەرگا و پەنجەر وشتانی بۆ دروست کردووە حتا بۆ نمونە جێگا بزمارێک دیار نییە وەختی خۆی بە ئیشی بەزمان دای نەکتەوە بە سنگی و پوازی لیاوە لە دارەکان لەگەڵێکە یەقامگیری کردووە پیان تۆکان و زمانە یعنی باپیریشم یەکێک بۆ بەناوبانگ لە شاری سلێمانیا کە کاری دارتاشی کردووە و فەرێجی کوڕیشی هەر دارتاش بۆ کوڕەکانی تریشی هەر دارتاش بووم بۆ باوکیشمەوە هەتا ئەم فەرێجی کوڕی باوکی دکتۆر سەلامەوەی کە لە بەرنامەی گەردەلوو لە دەوری مدیری ئەم نەبینێ ئەویش کوڕی مام خوعافیکە دکتۆر سەلام. من ئەوم فۆتۆشۆپەی کە من کردووم وەختی خۆی لە مانزەرەیەکی ڕسمێکی مانزەرەیەکی بڵێن سلێمانی مەگرت ڕسمێکی تۆ مەخستە سەر ڕسمێکی تۆم لەسەر تەبع کرد وەکو بە شێوەی فۆتۆشۆپ ئەمە من ئەو کارم کردووە ئەنجا من کە شاگردی بێژگە لەوەی کە شاگردی کاگڕەفیق بووم لەم دوکانی خۆمە کارێکم کردووە لەسەر ئەشیعا وێنەم تەبع کردووە کە هیچ کەسێ تا ئێستا نەیتوانێت بیکە لە سلێمانی حتا بە وەستاشمە خوعافی کە کاگڕەفیق کە هونەرمەندێکی زۆر بەڕێز و گەورە بوو بەڵام ئەو کاری ئەو نەکردووە ئێستاش وێنەکانم هەیە و پیشانیشتانەیەم لەسەر ئەشیعا وازانی ئەشیعەیە بەڵام وێنەی خەڵکە وێنەی مەنزەرەی سلێمانیە من ئەو شانم ئەوانم کردووە لە ساڵی 74 ئیشم کردووە کارەبا نەبووە من بە کڵاو ڕۆژنە ڕووناچیم دروست کردووە و کارەبام دروست کردووە ئیشم کردووە ئیشێکی زۆر چاک من ئەم جامانەی ئەمەی کە ئێستا پێڵێن فۆتۆشۆپ ئێمە لەسەر جامەکە جامی کارەبا جامەکانیشی پیشانێم ڕتوشمانەکەت بەڵام ئێمە مازانی چی ڕتوژەکەین مەساماتی دەموچاوی تۆ نابووە وەکو ئێستا سواغ بیرێ بازە شوێنێکی پێویستی بۆ پڕکردنەوەیەکە بواە ئەوانەمان لا ئەبرد بەڵام ئێستا مناڵێک و پیاوێکی پیر یەک تەبیعەتی بۆ دانن نابێ ئەو یعنی بەڕاستی جوان نییە ئەبێت تۆ بزانی چی دەموچاوت چۆن چی پێویستی بە دەستکاری هەیەبیکی نەک هەموو شتێ دەستکاری بکرێت. من لە مناڵیمەوە ئانم خۆشەویست ئەوانە کە تووشی نەخۆشی دەرونی بوون کە خەڵک شتێکیان پێڵێ بەڵام من ئەویان پێناڵم قەت هەر لەم نەخۆشی دەرونیان هەیە ئەوانە یەکێکن لەوانەی کە خەڵکە بێ یارمەتیان بە بیان دوێنێ خەڵک عیلاجیان بکە عیلاج چونکە عیلاجیان هەیە کامەی زۆر عەسەبی و تووڕێ لەگەڵ منە ئینە ڕێکە ئێستا بۆ نمونە ئەو کەسی کە زۆر لێ ترسان قار بوو من ڕسمم هەیە لەگەڵیە لەم دوکانی خۆمان ڕسمم گرتووە دەسم لە ملیایەتی ئەو دەستی لە ملی منایە ئەمە ئەبێ بیدوێنی ئەو کەسە محیبەت تێبێ لەگەڵیە ترە شتە کاتی یانی و کاتیانە چاگەکرێ من ئەو ڕسمانی کە من هەمە لە سلێمانی کە خۆم گرتووە من مەخسە بۆ نمونە ئەم نەسوورەکە ئەم سژنی گەورەکە ئێستا باخی دایکە ناو سەرا کە ئەو شوێنی کە پیان و ئیدارە مەحەلی کە ئێستا تێگراوە کراوە بۆ باخە ئەمانە هەمووی لەو ڕۆژی ڕاپەڕینەکە من گرتووە بە هەموو نەوەکانیەوە هەتا بۆ نمونە یەک خەفەتم هەیە کە 36 ڕسمم گرت بە کامێرەیەک هەر لە ڕۆژی ڕاپەڕینەکە بە کامێرەکەەوە دزیان بەداخەوە فیلمەکەم نشتەوە کامێرەکەش بە کامێرەکەەوە لیان دزیم
ڕۆژی لە ڕەوەکە ئەوانەی من کردو من خۆم هەڵناکێشم بەڵام شتەکەم واقعیە و لە بەرچاوە. ئەم وێنانەی ئێستا بەڕاستی من یعنی دڵم پێی خۆش نییە چونکە ئەو وێنانەی کە ئەوسا گرتومانە حەچی کاتێ سیرێکی ئەڵێ ئەو کاتەیە کە گرتوتە بەڵام ئێستا تۆ وێنەیەکە گری پاش دوو ڕۆژە ئیسڕیتەوە ئەمە کەی ئیش ئەمەکەکی تۆ شتە ئەو وەس لێتێک چوو ڕۆژ ئەو شتە ناگەڕێتەوە بۆ تۆ جارێکیکە بگریتەوە هەمان شێوە سەری شتێتەوە مانای هیچ نەکرد بەڵام ئەمەی کە ئێمە کردومانە مێژووە بەحقیقەت من بە مێژوو ێزانم بەینی نازانم کە بە وێنەی ئێستا نازانم ینی بەلەو پێشکەوتووە وەکو پێشکەوتن بەڵام وەکو مستەقبەلی نییە لای من وایە. من ئێستا چەنار ڕقەمی جامی کارەبام نایە لە سجیلیشم هەیە وێنەیەکم بۆ تۆ گرتووە ناوکەشتم تەجیل کردووە تاریخی ڕۆژەکەشم تەجیل کردووە ئەنجا ڕقەمی جامەکەشێ لە لای خۆم تا ئێستا پەرێزراوە ئەوە تا بە چەند پاکەتە مێ لەو سەرجیازەدامنەوە هەمووی جامی کارەباییە جامی ئەو شتانە هەمووی بە دەستی خۆمانەمان کرد خۆت یعنی خۆت ئەوسا خۆت چەند بڕۆشتی تا لەسەری ئەوە ئەها لەگەڵ تاو ئیشە هوەرێکی زۆر خۆشە یعنی باوەڕەکەی من بە حیاتم شتێک نییە لە بەرچاوم بکەوێت.